با قەدری ئەو هونەرمەندە مەزنانە بگرین تا لە ژیاندا ماون خۆشەویستیان بدەینێ نەک دوای مەرگیان هەڵپەی دروستکردنی پەیکەرمان بێ. ڕاوەستن وەرن با لە خۆمان بگەین بزانین چییە مەسەلە؟ ئەنگۆلۆ هەلەو گۆڕیکەتینە پەلە قاژەی تێناگەم. دڵنیام ئەوەی درامای ئەدیابینی بینی بێت پادشای لەبیرە. دوای زیاتر لە 54 ساڵ تەمەن خزمەتی هونەری کوردی ئارمی زێڕین بەخشرایە شکوڕڵا شێخانی وتی من مۆرکی ئەدیابینم و ڕێزلێنانی خەڵک بۆ من هەموو شتێکە. هەستێکی زۆر گەورەم هەیە، هەستێکی خۆشم هەیە، شتێکی خۆشە لەبەرەوەی ئەتوو ئەمن بە درێژایی تەمەنی 54 ساڵ زیاتر لە کاری هونەری لە هەفتاویەکەوە هەتا ئێستا بەردەوام بوویمە. ئەوڕۆ دەبینی ڕێز لەو هەموو کارە هونەریانەی کەوا کردیتت، ئەگەر درامایە ئەگەر شانۆیە کە کردیتت ڕێزەکە لێ دەگەن و ڕێزلێنانەکە لۆ دادەنێن، ئەویش بەڕاستی شتێکی زۆر گەورە و خۆشە. ئەگەر چی ئەمن دەمەوێت برێم ینی پێشی ئەو مەراسیمەی ئێرانە ڕێزلێنان ئەمە ڕێزلێنانی خەرکم وەرگرتیا